بەناوی خۆ سڵاو هاوڕان هیوام لەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان پێشەوەی بچینە سەر وێبسایتی ئەمڕۆ ئەمەوێ باسی ڤیدیۆی سێ ڕۆژ پێش ئێستا بکەم کە ئەویش با بچینە ناو چەنێلەکە ئەویش کە دراوی ئەلکترۆنیکیم بوو ڤیدیۆی 21 بەشی سێم هەروەک وازانن من سێ ڕۆژ پێش ئێستا ئەم ڤیدیۆم دروست کرد کە ئێوە نامەحدود واتە هەرچەند کە بتوانەوێ دراوی ئەلکترۆنیکیم بەدەست بێنن. بەڵام زۆر کەس لە ئێوە نامەم بوو نووسی بوو کە چۆن ئەم دراوەی ڕابکێشنە ناو واڵێتی تایبەتی خۆی. عەزیزان ئێوە لە ڕاکێشانی ئەو پارەیە بێخەم بن لەو دراوی ئەلکترۆنیەی. لە چەند ڤیدیۆ داهاتوودا من ڤیدیۆی ڕاکێشانی ئەم دراوە بۆ واڵێتی بلوکچین بۆ ئێوە ڤیدیۆ دروستەکەم واتە ئێوە بێخەم بن لەم ڤیدیۆیەی. ئێستا ئێوە تەنها کۆ بکەنەوە با لە ناو بەرنامەکە بمێنێ و من لە چەند ڕۆژی داهاتوودا باشترین ڤیدیۆ بۆ ڕاکێشانی ئەو پارەی یاخود ئەو دراوی ئەلکترۆنیەی بۆ ئێوە دروستەکەم. ئەوەش بۆ ئەو کەسانەی کە نامەیان بۆ نووسی بووم و ئەوەش جوابی نامەکانتان بۆ عەزیزان. بەڵام بەنسبەت وێبسایتی ئەمڕۆ عەزیزان کە ئێوەتوانن نامەحدود دراوی ئەلکترۆنی دۆچکۆین بەدەست بێنن بۆ بەشداریکردن لە وێبسایتی عەزیزان من لینکەکەم لە ژێرم ڤیدیۆی دانەوە لە دیسکریپشنی یوتیوب کاتێک ئێوە کلیک لەسەر لینکەکە یەکەن دێنە و سەفحەیە لێرانە تەنها ئێوە پێویستیتان بە حساب بانکی دۆچکۆینی هەیە کە ئەویش باوچمانەوە عەزیزان دۆچاینم. ئەو حساب بانکی عەزیزان کە من ئەو کەسانەی کە حساب بانکی دۆچاینیان نییە من لینکی باشداریکردن لە حسابی دۆچکۆینیش کە هەمان واڵێتی دۆچاینە لە ژێرم ڤیدیۆی دانێن بۆ ئەوەی ئەو کەسانەی کە ئەو حسابیان نییە و باشداری بکەن. عەزیزان کاتێک کە باشداریتان لە حسابایی کرد لێرانە ئەدرسەکەی کۆپیەکەی ئەدرسی واڵێتی دۆچاینت یاخود هەمان حساب بانکی دۆچاینت دواتر دەی لێرانە دانەی بۆ باشداریکردن لەم وێبسایتەی تەنها و ئەدرسەی کە کۆپیت کرد لێرانە پێستیەکەی بە دواتر لەسەر کلایم ناو کلیکەکەی. بەڕێزان ئەم وێبسایتە هەروەکو گوتم نامەحدود ئێوەتوانن دراوی ئەلکترۆنی دۆچکۆین بەدەست بێنن. لێرانە تەنها لەسەر کلایم کلیکەکەی کەپچاتە دەتێ واتە ئایم نۆتڕۆبات کلیک لەسەر ئەو بوشاییەکەی و دواتر کلایمەکەی. بڕێوەندە دۆچکۆین لە حسابەکەم زیاد بوو بەشی فاوسێت لێرانە عەزیزان لەسەرەوە واتە لێرانە هەرچەند کە بتوێت ئەتوانی لێرانە دۆچکۆین بەدەست بێنی. دیسانەوە کاتێک کە هاتیتە سەر بەشی فاوسێت دیسانەوە لێرانە ئایم نۆتڕۆبات عەزیزان زۆر جا لێرانە کاتێک کە بوشای پڕەکەی جەتوەلەکت بوتێ کە داوای شتێکت لێکە بوو نمونە داوای سیارەت لێکە کە سیارەکان هەڵبژێری یاخود ترافیک لایت یاخود پایسکل یاخود هەر شتێکی تر هەڵەبژێرمە دواتر کلایمەکەی. بەڵام نازانم ئێستا بۆچی بوو من نایەت و هەروەها کە دێتە خوارەوە لێرانە یەکەم شت عەزیزان پێشەوە بینە سەرەوە بەشەی لێرانە لینکی ڕێفرالتە دەتێت. لێرانە تەنها پێویستە تۆ کۆپی بکەی و بدەی بەو کەسەی کە ئەتوێ بە لینکی تۆ نانووسین لەم وێبسایتەی بکەت و توش 135 سوود بکەی واتە پاداشی وەربگری. هەروەها کاتێک کە دەینە خوارەوە هاوڕێیان ئاپگرید پلان بەڕێز مەگەر تو یەکەم جەراو چەنێلەیە بینی لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من یادماوین هەفتانە 2 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە تاتوانی بێ بەرامبەر دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بێنی بۆ ئەوەی تو هیچ یەک لە ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەیت کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکە زەنگولەی تەنشێش چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکەیشنەوە تۆ یاگادار بکاتەوە. باش نییە ئێوە بچن لەو بەشانە بەشداری بکەن چونکە هەر کاتێک کە وێبسایتەکەیان قەپات کرد ئێوە ناتوانن دۆچکۆینەکانتان وەربگرن واتەوە باشترە تەنها لە بەشی فری کە لە بەشی فاوسێت لێرە عەزیزان لەسەرەوە کاتێک کە کلیک لەسەر فاوسێتی یەکەی کلایمەکەی و نامەحدود ئەتوانی کەپچاکان ئەنجام بدەیت. وەروەها بۆ ڕاکێشانی پارەکە عەزیزان لەم وێبسایتەی لەسەرەوە لێرانە بەشی ڤیزراو هەیە کاتێک کلیک لەسەر ڤیزراویەکەی لێرانە مینیموم ڕاکێشانی پارە 5 دۆچکۆینە کە زۆر کەم عەزیزان تۆ ئەتوانی بە فاوسێت پێی کە لینکی بەشداریکردن لە حساب بانکی فاوسێت پێش لە ژێرم ڤیدیۆی دانێم عەزیزان لە دیسکریپشنی یوتیوب یاخود هەمان ئەدرس کە دایتان وێبسایتە دۆچاینی تەنها سێن تۆ دۆچکۆینەکەی و ئەچتەنە واڵێتەکەت. ئەوانەی کە یانوێت لە فاسێت پێش وەربگرن لینکی لە فاسێت پێش لە ژێرم ڤیدیۆی دانێم کە ئەویش سەرڕافیەکە حساب بانکیەکەم
و اتوانن دوچکوینەکانتان کاتێکە گەشتە پێنج دۆچکوینی بنێرنە ناو حساب بانکی فاوسێت پێی خۆتان. بەڵێ ئازیزان گەشتینە کۆتایی ئەم ڤیدیۆیە. هیوادارم ئەم ڤیدیۆش بۆ ئێوە سوودمەند بوو بێت. هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆیە لە چەنێلی یوتیوبم بنووسن، من بە چاوان جوابتان ئەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئەپێکی تر و هەروەها فێرکاریەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوای یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.